لە سێبەری باوەڕدا بەشی دووەم نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. 2. چەند نمونەیەک لە موعجیزەکانی پێغەمبەرمان. موعجیزەی میعراج. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. ثم دنا فتدلى فكان قاب قوسين أو أدنى فأوحى إلى عبده ما أوحى ما كذب الفؤاد ما رأى. ئەم دوو ئاەتە ئاماژە بە ڕووداوی میعراج دەکەن، هەروەها کتێبەکانی فەرموودە بە دوور و درێژی وردەکاریەکانی ئەم گەشتە پیرۆزە نەقڵ دەکەن. خوای گەورە ئەو پێغەمبەرەی خۆی صلی الله عەلەیه وسلم کە ماهیەتەکەی بە بەندایەتی گەشەی کردووە و جەستەکەیشی بە وێنەی ڕۆحە پیرۆزەکەی نەرمونیانی و بەرزی بەدەستێناوە، بە لوتفی خۆی بەرزی کردەوە بۆ حزوری و نیعمەتی بینینی خۆی پێبەخشی. پێغەمبەرمان لە گەشتی میعراجدا کە بەرەوبووم و دەرەنجامی بەندایەتیە، هەموو ئەو یاسا و هۆکارانەی تێپەڕان کە دەوران دەوریان دابوو پەردەکانی تایبەت بە مرۆڤیەتی هەڵدایەوە و بە هەڵمەتێک ماوە دوورەکانی بڕی و ئەستێرە و سیستەمە ئاسمانیەکانی وەک پلیکانە و ستون بەکارهێنا و ئەو ڕەهەندانەی تێپەڕاند کە ڕێگر بوون لە بەردەم بینینی خوای خۆیدا و لەو مەقامەدا کە پێی گەیشت بە جەستە و بە ڕۆح خوای گەورەی بینی. سڵاوی لە پێغەمبەران عەلەیهم السەلام کرد و فریشتەکانی بینی و بەهەشت و جوانیەکانی و دۆزەخ و ساموشکۆکەی بینی. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بەرز کرایەوە بۆ میعراج بۆ ئەوەی بەیەقین و دڵنیاییەکی تەواوەتیەوە ئەو شتانە باز بکە کە ئەمری پێکراوە و هەموو ئەو شتانەش ببینێ کە ئێمە وەکو غەیب باوەڕمان پێیانە و تەنانەت خوای گەورەش ببینێت و لەسەر بنەمای ئەم بینینەش بڵێت هەیە و مەلەکوت و مەلائیکەت و بەهەشت و دۆزەخ ببینێت و ڕایان بگەێنێت. دوای شەرەفمەندبوونیش بە بینینی بەهەشت کە 1000 ساڵی ژیانی دنیا لە حکمی سەعاتێکی ئەوێدانیە و بینینی جوانی خوایەتی کە 1000 ساڵی ژیانی بەهەشت لە حکمی چرکەساتێکی ئەم بینینەدانیە بۆ ئەوەی ئومەتەکەی لە تاریکیەوە بەرەو ڕووناچی ڕزگار بکات و لە هەموو ڕاستی قورئانیەکان و چۆنیەتی جێبەجێکردنیان و مانە و حیکمەتی سەرجەم عیبادەتەکان تێبگات و بۆ کەسانی دیکەشیان ڕوون بکاتەوە، گەڕایەوە بۆ ئەو سەرزەویەی کە تێیدا هەموو جۆرەکانی ئەشکەنجەی پێڕەوا دەبینرا. لە گەڕانەوەشیدا نوێژی بە دیاری هێنایەوە کە بریتیە لە میعراجی ئیماندار. هەتا ئێرە هەوڵماندا چەند نمونەیەک لە سەرسەدان موعجیزەی ئەو بهێنین، وردەکاریەکەی بۆ کتێبە پڕنوورەکانی سەلەفی ساڵح بەجێ دەهێڵین. موعجیزەی لەتبوونی مانگ. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە جارێکیان لە مینا لەگەڵ پێغەمبەری خوادا بووین، لە ناکاو مانگ بوو بەدوولەتەوە، پارچەیەکیان لە پشتی شاخەکەوە و پارچەکەی تریان لە بەردەمیدا بوو. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم پێی فەرمووین بەشایەت بن. بەرەکەتی خۆراک. ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە ئەبوو تەڵحە بە سولەیمی وت دەنجی پێغەمبەری خوا لاواز هاتە بەرگوێم، تێگەیشتم کە برسێتی هیچت لا هەیە؟ سولەیم ڕەزای خوای لێبێ دەڵێ پارچەیەک نانی جۆم لە لەچکێکەوە ئاڵاند و چوون بۆ حزوری پێغەمبەری خوا، بینیم لە مزگەوت لەگەڵ کۆمەڵێکدا دانیشتووە، لەلایەنەوە وەستام. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم پرسی ئەبوو تەڵحە تۆی نارد؟ وتم بەڵێ. فەرمووی نانی پێدا ناردوویت؟ وتم بەڵێ. پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم بەوانەی دەوروبەری فەرموو هەستن، پاشان کەوتە ڕێ. من لە پێشیانەوە دەڕۆیشتم، هەواڵەکەم بە ئەبوو تەڵحە گەیاند. وتی ئەی سولەیم، پێغەمبەر لەگەڵ کۆمەڵێکدا هاتووە، بەڵام ئێمە هیچمان نییە ئەوانی پێتێر بکەین. من وتم خوا و پێغەمبەرەکەی دەزانن. ئەبوو تەڵحە ڕەزای خوای لێبێ چووە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم. پێغەمبەر لەگەڵی هات و چوونە ژوورەوە.
پێغەمبەر فەرمووی چیت هەیە بیهێنە ئەی سولەیم. ئەویش پارچەیەک نانی هێنا. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرمانی کرد پارچە پارچەی بکەن. سولەیم هەندێک ڕۆنی هیزەکەی پێدا کرد و لەگەڵیدا هەڵی شێلا. پاشان پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم هەندێک دوعای بەسەردا خوێند. پاشان فەرمووی با دەکەس بێنە ژوورەوە و لێی بخۆن. ئەبوو تەڵحە دەکەسی بان کرد، تێریان خوارد و ڕۆیشتن. پاشان فەرمووی با دەکەسی تر بێن. بەم جۆرە هەموو کۆمەڵەکە تێریان خوارد. ئەو کۆمەڵەیە 70 بۆ 80 کەس دەبوون. لە ڕیوایەتێکی بوخاری و موسلیمدا عەبدوڕەحمانی کوڕی ئەبوبەکر دەجێڕێتەوە لە گەشتێکدا 130 کەس لەگەڵ پێغەمبەری خوادا بووین. پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرمووی کەس لە ئێوە خۆراکی لایە؟ بینیمان لای پیاوێک هەندێک ئارت هەیە. خێرا شێڵدرا و کرا بە هەویر. دواتر کابرایەکی مشریک بە خۆی و ڕانەمەڕێکەوە بەلاماندا تێپەڕی. مەڕێکمان لەو کڕی و سەرمان بڕی. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرمانی کرد جگەرەکەی ببرژێنین. سوێن بێت بەخوا لە جگەری ئەو مەڕە بەشی هەر 130 کەسەکەیدا و بەشی ئەوانەشی جیا کردەوە کە لەوێ ئامادە نەبوون. پاشان گۆشتەکەی خستە ناو دوو دەفرەوە. هەمومان خواردمان و تێر بووین. گۆشتی ناو دەفرەکان دەدوت دەستیان بۆ نەبراوە. بە گوێرەی ڕیوایەتێکی دیکەی بوخاری ڕەزای خوای لێبێ کە لە جابری کوڕی عەبدوڵڵاوە نەقلی دەکات ڕووداوێکی هاوشێوە لە جەنگی خەندەقیشدا ڕوویداوە. ئەو هاوڵە بەڕێزانە کە لەم خۆراکەیان خواردووە 1000 کەس بوون.